دوای 5 مانگ لە ناکۆکی و لێدوانە توندەکانی نێوان پێکاتەکانی ناوەنجومەنی یاسای شێرێمی کوردستان جارێکی دیکە لەسەر دۆسەیەکی میدیاکانی نزیکیان لێدوانی توند و ناکۆکیەکانیان سەری هەڵدایەوە. ئەمەش بوو بە یەکێک لەو خاڵ و ئاماژە ڕوونانەی کە دەری دەخات هەرێم هێشتا دوو ئیدارەیە کە زۆنی زەردی پارتی و زۆنی سەوز کە ئێستا یەکێتی و گۆڕان پێکی دەهێنن. ئەو وەڵام و لێدوانانە بە ئاراستەیەکە کە هەندێک لە چاودێران بابەتەکە دەبەستنەوە بەوەی هەرێمی کوردستان هێشتا لە قۆناغی دوو ئیدارەیدایە و باسکردن لە یەکگرتنەوە تەنها ڕووکەشە. بەڕای هەندێک لە چاودێران دابەشبوونەکە تەنها ئاسایش نییە و ئاماژەکان دەری دەخەن کە هێشتا هەرێمی کوردستان لە نێوان دوو ئیدارەدایە و دەسەڵاتەکانیش لە نێوان پارتی و یەکێتی پیادە دەکرێن. لە ڕووی ئەمنیەوە دوو ئاسایش لە هەرێمی کوردستان هەیە. بەڕێوەبەرایەتیەکی گشتی ئاسایشی هەرێم لە هەولێر هەیە و دەسەڵاتی لە زۆنی زەردا هەیە و بەڕێوەبەرایەتیەکی گشتی ئاسایشی هەرێم لە سلێمانی هەیە و دەسەڵاتی لە زۆنی سەوزدا هەیە. لە ڕووی هەواڵگیریەوە ئاژانسی پاراستن و زانیاری کە لە ڕووکەشدا یەکیان گرتوتەوە و یەک دەستگان، بەڵام لە واقیعدا ئاژانسی پاراستن تەنها لە سنووری زۆنی زەردا دەسەڵاتی هەیە و لە بەرامبەریشدا ئاژانسی زانیاری تەنها لە سنووری زۆنی سەوزدا دەسەڵاتی هەیە. هێزەکانی پێشمەرگەش بە هەمان شێوە بەسەر دوو بەرەدا دابەش بووە. بەم شێوەیە یەکەی هەفتای پێشمەرگە سەر بە یەکێتیە و یەکەی هێشتای پێشمەرگەش سەر بە پارتیە. هەردوو یەکەکەش لەلایەن بەرپرسانی هەردوو حزبەوە بەڕێوە دەبرێن و فەرمانیش بەجیا لە بەرپرسانی هەردوو لاوە وەردەگرن. لە ڕووی حکومداریەوە نێچیروان بارزانی سەرۆکی حکومەت دەسەڵاتی لە زۆنی سەوزدا نییە و تەنها لە زۆنی زەردا دەسەڵاتی هەیە. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتیش بە هەمان شێوە دەسەڵاتی لە زۆنی زەردا نییە و دەسەڵاتەکانی سەرۆکی حکومەت لە زۆنی سەوزدا پیادە دەکات. هەروەها بارزانیش کە لە 19 ئابەوە بۆچوونی جیاوازە سەر پۆستی سەرۆکایەتەکەی هەیە لە سنووری زۆنی زەردا وەک سەرۆک شێرێ مامەڵە دەکات و لە زۆنی سەوزیشدا دەسەڵاتیشی نییە. بۆ نمونە چەند مانگێک بەر لە ئێستا بارزانی و سەرۆکی حکومەت هەوڵیاندا لە سلێمانی زەوی بەسەر ژمارەیە کادری خۆیاندا دابەش بکەن، بەڵام نەیان توانیە ئەو کارە بکەن. بۆیە لە پرۆژەیەکی نیشتەجێبووندا لە سلێمانی یەکەیان بۆ ئەو کادیرانەی حزبەکەیان دابین کرد. لەگەڵ تەواوبوونی ماوەی ویلایەتی بارزانی لە 19 ئابەوە دروستبوونی بۆچوونی جیاواز لەسەر ویلایەتەکەی جارێکی دیکە دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان زیاتر زەق بووەوە. پێش ڕووداوەکانی 12 ئۆکتۆبەر لە بازگەی دێگەڵا ڕێگە نەدرا بەشێک لە پەلەمانتارانی فراکسیۆنی گۆڕان و ژمارەیەک پەلەمانتارانی فراکسیۆنەکانی دیکە بگەڕێنەوە ناو شاری هەولێر. لە 12 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووش لە بازگەی پردێ ڕێگە نەدرا سەرۆکی پەرلەمانی کوردستان بگەڕێتەوە ناو پەرلەمانی کوردستان لە شاری هەولێر کە هەندێک لە چاودێران دەڵێن پارتی بەو دوو هەڵوێستەی بەڕوونی دەری خست حساب بۆ ئیدارەکەی خۆی دەکات کە تا دێگەڵە و پردێ بڕ دەکات. هەموو ڕووداوانەش لە کاتێکدایە بەرپرسانی باڵای هەرێم لە چەندین بۆنەدا و بە شێوەی جیاواز باسییان لە نێشتنی دوو ئیدارەی و ئاسەوارەکانی شەڕی ناوخۆ کردوتەوە. هەر کاتێکیش میدیا باسی واقعی دوو ئیدارەی هەرێمی کردووە ڕەتیان کردوتەوە. هونەر ئەحسان NRT